بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای 15 ساڵ پارتی دادو و گەشەپێدان سەرۆکایەتی شارەوانی ئیستانبوڵی لەدەستدا لە دووبارەکردنەوەی هەڵبژاردننی سەرۆکایەتی شارەوانی ئیستانبوڵ ئەکرەم ئیمام ئۆغڵۆ توانی سەرکەوتن بەرز بێنێت. ئەمشەو بە میواندارێک لە بەڕێزان ئارام عەلی شارەزای کاروباری تورکیا لە ستۆدیۆی سەرەکی هەروەها لە هەولێرەوە دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک بۆ هۆزیر و لێکۆڵینەوەی استراتیژی تاوتوی ئەم پرسە دەکەین و قسە لەسەر دەرەنجامەکانی ئەم هەڵبژاردنەوە و ڕۆڵی کورد لە هەڵبژاردن و ئایندەی پرۆسەی ئاشتی لە تورکیا دوای ئەم هەڵبژاردنە چی بەسەردێت. سەرەتا ڕاپۆرتێک دەمێ. لە هەڵبژاردننی دووبارەی شارەوانی ئەستەمبوڵ کاندیدی ئۆپۆزیسیۆن ئەکرەم ئیمام ئۆغڵۆ بۆ جاری دووەم سەرکەوتنی بەدەستێنا. بە پێی ئاماری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی تورکیا لە کۆی 10,560,963 کەس کە مافی دەنگدانیان هەبووە 8,925,063 کەس دەنگیان داوە. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی تورکیا ئەوە دەخاتە ڕوو ئەکرەم ئیمام ئۆغڵۆ 4,741,868 دەنگی بەدەستێناوە کە دەکاتە لە 54.21 دەنگەکان. هاوکات بیناڵی هەڵدرم 3,935,453 دەنگی بەدەستێناوە کە دەکاتە لە 44.99 دەنگەکان. لە هەڵبژاردننی شارەوانی ئەستانبوڵ ئەکرەم ئیمام ئۆغڵۆ ڕێژەی دەنگەکانی زیاد کردووە و با زیاتر لە 800,000 دەنگ لە پێش بیناڵی هەڵدرم کاندیدی پارتی دەسەڵاتدارەوەیە. ئەمە لە کاتێکدا لە هەڵبژاردننی 13 ئادار ئەکرەم ئیمام ئۆغڵۆ بە 13,729 دەنگ لە پێش ڕکابەرەکەیەوە بوو. پاش ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردن هەرێک لە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا و بیناڵی هەڵدرم کاندیدێکە بۆ شارەوانی ئەستەمبوڵ پیرۆزبایان لە ئەکرەم ئیمام ئۆغڵۆ کرد. ئەکرەم ئیمام ئۆغڵۆ کاندیدی سەرکەوتوی پارتی گەلی کۆماری تەمەنی 49 ساڵە و دەرچووی کۆلێژی کارگێڕی و ئابووریە و پێشتر سەرۆک شارەوانی ناوچەی بیلک دۆز بووە کەچی توانی بە سەر ڕکابەرەکەی بیناڵی هەڵدرم سەرکەوێت کە تەمەنی 63 ساڵە و پسپۆڕی ئەندازیاری و دەریاوانیە و پێشتر سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی پەرلەمان و وەزیری گواستنەوە و کاندیدی پارتی دەسەڵاتدار بوو. لە دوای ساڵی 2004ەوە پارتی داد و گەشەپێدان یەکەمین جارە پۆستی سەرۆکی شارەوانی ئەستەمبوڵ لە دەست دەدات کە بە پایتەختی ئابووری تورکیا دادەنرێت. لە هەمان کاتیشدا ڕەجەب تەیب ئەردۆغان وێزگەی کاری سیاسی لە شارەکەەوە دەست پێ کردووە. لە ساڵی 1994 توانی ببێتە سەرۆکی شارەوانی ئەستەمبوڵ لە سەرپشکی پارتی ڕەفای ئیسلامی و دواتر دوورخرایەوە. بە بڕوای شارەزانی دۆخی تورکیا کورد ڕۆڵی یەکلاکەرەوەی لە سەرکەوتنی ئیمام ئۆغڵۆ هەبوو. هەرچەندە عەبدوڵڵا ئۆجەلان داوای کرد کورد بێلایەن بێت و بەشداری هەڵبژاردنەکان نەکەن، بەڵام بە پێچەوانی داواکەی ئۆجەلان پارتی دیموکراتی گەل پشتگیری ئیمام ئۆغڵۆیان کرد. بەشێکیش لە شارەزانی سیاسی ڕەخنەیان لە هەدەفە هەیە و پێیان وایە کورد زوڵمی زیاتری بە دەست پارتەکەی ئەکرەم دیوە کە دامەزرێنەرەکەی مستەفا کەمال ئاتاتورکە بۆیە نەدەبوو پشتگیری بکەن. پێشتریش ڕەجەب تەیب ئەردۆغان باسی لەوە کردبوو هەر کەسێک ئەستەمبوڵ بباتەوە تەواوی تورکیاش دەباتەوە. بەشێکیش لە چاودێران دۆڕاندنی ئەستەمبوڵ بە سەرەتایەکی گەورە دادەنێن بۆ پاشەکشەی پارتی دەسەڵاتدار لە هەڵبژاردنەکان. سڵاتان لێبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان بکە کە ئارام بەخێر بێن سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە سەرەسەر هەڵبژاردنەکە بکەین سەرەسەرەوە بکەین بۆچی ئەوەندە ململانی لەسەر ئیستانبوڵ هەبوو باخی ئیستانبوڵ لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریشەوە بۆ پارتەکانی تورکیاتی. بەڵێ بەناویخوا وەکو لە راپۆرتەکەی ئێوەش هاتبوو معادلەیەکی لە تورکیا و ئەردۆغانیش دەڵێ ئەوەی لە ئەستەمبوڵ بباتەوە تورکیای بدوێتەوە ئەستەمبوڵ بدۆڕێنێ لە تورکیا دەدۆڕێنێ. ئەمە کۆمەڵێک هۆکاری هەیە. هۆکارەکەی ئەوەیە کە ئەستەمبوڵ ڕەمزەدەکی زۆر گەورەی هەیە لە ئیسلامدا لە ڕووی ئابووریدا و بۆ ئایندەش و دیارە ئەردۆغان خۆشی لێوە دەستی پێکرد لە کورسی سەرۆکایەتی شارەوانی ئەستەمبوڵەوە گەیشتە سەرۆک وەزیری و دواتری سەر کۆماری تورکیا و کۆمەڵێک هۆکاری دەرەچیش هەیە. هۆکاری دەرەچی ئەو ململانەیە کە ئەوڕۆکە لە نێوان تورکیا و لە نێوان خۆرئاوادە هەیە. بۆ نمونە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئیبراهیم قەرەگۆل سەرنووسەریەنی شەفاق
باس لەوە دەکاکە ئەو ململانەیە ئێستا کە هەیە لە نێوان خۆرئاوا و لە نێوان تورکیادا دەگەڕێتەوە بۆ هەزار ساڵی ڕابردوو. ئەوانە دەیانەوێ تۆڵەی خۆیان بکەنەوە. باشە ئیشەڕی مەرازگرت عوسمانی لە هەمان کاتیشدا دەیانەوێت کە بەڕاستی وەکو درێژکراوەی ئینقیلابی پازەی تەمووس دەست بەسەر ئەستەمبوڵدا بگرن. ئێمە دەزانین کە بەرنامەی و پلانێکی زۆر تازەی خۆرئاوا ئەمریکا بۆ خۆرهەڵاتی ناوەڕاستەیە. بەڕاستیش یەک لەو بەرنامانە ئەوەیە کە دەیانەوێت زیاتر دەیانەوێت بگەڕێنەوە ناوچەکە. باشە دەیانەوێت بگەڕێنەوە ناوچەکە و دەیانەوێت کە چۆن دەیانەوێت لە هەندێک شوێنی دیکە دەسەڵات بگرنە دەست بۆ نمونە دەیانەوێت ئەستەمبوڵ بکەن بە پێگەیەکی سەرەکی خۆیان قوستەنتینیە بکەن بە پێگەیەکی سەرەکی خۆیان لەو ڕووە سەیری مەسەلەکە دەکەن. ئابوووریەکێتی یاخود بەعدێکی تاریخی مێژووی بەعدێکی مێژووی هەیە. پەیوەندی باڵکەوتی ئیستانبوڵ شەیە کە بەشێکی لە ئاسیا بەشێکی لە ئەوروپای بەڵێ ئەزانی خۆی ئەو ململانەیە کە هەیە ئەمڕۆکە لە نێوان ئەمریکا و تورکیا لە نێوان خۆرئاوا و تورکیا بەشێکی لەسەر دەسەڵاتداربوون بەسەر ئەستەمبوڵدا کۆبۆتەوە وەکو پایتەختێکی بڵین دەسەڵاتی ئیسلامی لەسەر دەمی عوسمانیدا ئەگەرچی ڕەنگە ئەردۆغان نوێنەری ئەمە نییە ئەمڕۆکە بە تەواوەتی بەڵام ئەمە لە خۆ دەگرێت دەتوانین لەو چوارچێوەیەدا ئێمە شکردنەوەی بۆ بکەین. لەبەرەوەشە ئەستەمبوڵ پێگەیەکی زۆر گەورەی هەیە. خەڵکی دیکە بەڕاستی ئەمڕۆ ئەو هێرشەی کە بۆ ناوچەکە هەیە دەست بەسەر ناوچەکەدا هەیە دەیانەوێت ینی بە تایبەتی بۆ سەر تورکیا دەیانەوێت تورکیا بێننەوە ناو بازنەی بەرژەوەندەکانی خۆیان. باشە وردە تورکیا لە بازنەی بەرژەوەندەکانی خۆرئاوا دەرچووە دوور کەوتوتەوە. بۆیە بەم کارەیان لە ئەستەمبوڵ بە تایبەتی باس لەوە دەکرێت کە وەکو گوتم قەرەگوڵ دەرێ دۆڕاندنمان لە ئەستەمبوڵ جاری یەکەمدا لە خولی یەکەمی هەڵبژارنەکان پێش دووبارەکردنەوەی درێژکراوەی ئینقیلابی پازەی تەمووزی 2015ەیە مانەیەوێ بە پلانێکی ئەمریکی دادەنێت چونکە ئەمریکایەکان دەچەند هەبوو لە کودتاکەی پازەی تەمووزی کە سەرکەوتو نەبوو لە 2015ەیە بەسەر ئاکەپە بەسەر لە تورکیادا ئەمانە بە درێژکراوەی ئەوە دادنێن. لەبەرەوەشە بەڕاستی ئەستەمبوڵ مەسلەیەکی زۆر گرنگە یعنی بەتەنی هۆکارە ناوەچیەکان نییە کۆمەڵە کۆکاری دەرەکی هەیە. دوای لەسەر هۆکارەکانی سەرکەوتنی هەریەکیان و شکستی کاندیدی پارتە سەڵاتداش قسە دەکەیم سینە هەورێت لای دکتۆر عوسمان. دکتۆر زۆر سوپاس بۆ بەڕێزتان ئەگەر ئیزافەیەکتان هەبێت لەسەر مەسەلەی بەیاخی ئیستانبوڵ چ لە ڕووی ئابووری و چ لە ڕووە مێژوویەکە اینجا سەرەسەرەوە بکەین بۆچی لە تورکیاوەندە گرنگی باڵبژاردننی شارەوانیەکان دەدرێت ئایا پێشکەش مەسەلەن سەرکەوتن لە هەڵبژاردننی شارەوانیەکان سەرکەوتنیشە بۆ ئایندە؟ پێشێکی بە ناوی خودای گەورە و میهرەبانەوە سڵاو لە جەنابەت مامۆسارم و لە بینەرانت و لە میێوانەکەت. بەڵێ بەس پێش ئەوەی بێمە سەرباسی ئەوە بکەم کە گرنگی ئیستانبوڵ حەزەکەم ئاماژە بەوە بکەم کە لە ئەعلامی غەربی و بەشێ لە دەوڵەتە عەرەبیەکان و ئەعلامی چەپیەکانی کوردستان باس لەوە کرا کە دیموکراسیەت و دەستگا دیموکراسیەکان لە تورکیا نەماون. لەوێ سوڵتانێک هەیە سوڵتان ئەردۆغانە و پارتی داد و گەشەپێدان وەک پارتێکی ئیسلامی توندڕە و کۆنتترۆلی هەموو جگەکانی دەوڵەتی تورکی کردووە و سەربەستی و ئازادی و دیموکراسیەت نەماوە. بەڵام سێری ئەم هەڵبژارد ناکەین بە یعنی زۆر بە پێچەوانەوە پێشانێدا هەڵبژاردنێکی زۆر ئازاد بوو زۆر سەرکەوتو بوو لە 1984 دەنگدەران توانیان دەنگ بدەن و هیچ خڕۆقاتێکی وای تیا پێشان نادا. ئەمە هەرویسم ئەوە ڕوون کەمەوە اینجا و لە هەمان کاتشە ئەردۆغان و پارتەکەی زۆر بە فراوانی و دڵپراوانی
یعنی نەتیجەکەیان قبول کرد بەڵام با بینە گرنگی شاری ئیستانبول تاوان شاری ئیستانبول ئێمە لە مێژووە ئەزانین پایتەختی ئیمپراتۆریەی بیزنتی بووە ناوی بە ئینگلیزی کۆستانتینۆپۆل بووە ئیمپراتۆری قوستانتین کە ئیمپراتۆر بووە ئەلێوە دوای کرانەوەی لەلایەنی فاتح سوڵتان فاتح بووە ئیسلامپۆل یعنی مرکزی یان بنکەی ئیسلام اینجا ئەم بوارە مێژوەی مامۆستاوتی و بالمناسبە کە ئیستانبول کراوە بە گوێرەی زۆربەی مێژونووسان ئەڵێن ئەمە سەرەتای وەچەرخانێکی تازەیە لە مێژوو ئینسانیەت لە مێژوو ئەوروپا بە تایبەتی لەبەرەوەی ئەوەی مامۆستا ئارام وتی زۆر ڕاستە و شتێکش لەوەشەیە ئەردۆغانش خودی خۆی وتی پێش ئەم هەڵبژاردنە وتی ئەگەر ئێمە بیبینەوە ئایا سۆفیا ئەکەینە مزگەوت و نوێژی جومعی لێبێ چونکە ئەوە قەراری بەلەدیا بێ شارەوانێ بێ جا بگەڕێینەوە ئەوانەی مامۆستا ئارام وتی سەر لە نوێڵێم زۆربەی ڕاستە بە شتێکی ترشەڵێن یعنی ئیستانبول لە 121 بەرهەمی ئابووری تورکیایی تایە ئەمە یەک دوام ئەوەی ئیستانبول ئەگرێت ئەیباتەوە ئەو پارتە ئەتوانێت داهاتی ئیستانبول داهاتی شارەوانی بەکاربێنێ بۆ ئەجندەیەکی حزبی بۆ نمونە پار شارەوانی ئیستانبول بە گوێرەی چەند ئامارێک 4 ملیارد لیرەیان داوەتە چەند ڕێکخراوێک چی با بڵێن ڕێکخراوی مەدەنی ناحکومی و بەشێ زۆرێ لەم ڕێکخراوانە سەر بە پارتی داد و گەشە پێدانە لەبەرەوەی ئیستانبول زۆر گرنگە و هەروەکو راپۆرتەکەتان شووتی ئەوەی شیوت کە ئەردۆغان خۆی لە نەوەتەکان ئەڵێ ئەوەی لە ئیستانبول بدۆڕێت لە تورکیا دۆڕێت لەبەر ئەم هۆکارانەیە بەڕای من ئیستانبول وە خۆی خودی هین بەڵێ فەرموو خودی ئەکرامۆغلو وتی ئەمە ئەم هەڵبژاردنە بۆ ئیستانبول نییە وتی ئەم ئیستانبوڵە بۆ هەموو تورکیایە چونکە ئەمە هەڵبژاردنەوەیە بۆ ململانیە بۆ گەڕانەوەی دیموکراسیەت وا بە ئیکرام داودۆغڵو ببرە ئیکرام ئیمامۆغلو وا باسی کرد بەڵێ دکتۆرەگە بە کورتی دەگەڕێم وڵات بەزەگە بەورتی سەبارەت بە باقی هەڵبژاردننی شارەوانی ینی شارەوانەکان دەستەڵاتێکی ئەوەندەیان هەیە لە تورکیا کە بتوان خزمەت گوزاری دابینکەن بۆ خەڵک بۆیە ئاوا بە گرنگیەوە سیر دەکرێت بەڵێ تەبعاً ئێستا لەم هەڵبژاردنەی پێشوو پارتی داد و گەشە پێدان 6 شارەوانی گەورەی لەدەستدا تقریبەن ئەمە لە 172 ئابووری تورکیا لەو شارەوانانەیە لەبەرەوە لە بواری ئابروویەوە گرنگە اینجا نەک بەس لە تورکیا لە زۆربەی وڵاتانی دیموکراسی دائیمەن بە شێوەیەکی گشتی هەڵبژاردننی شارەوانیەکان مؤشرێکە کە ڕای گشتی بەرەو چی ئاراستەیەک ئەڕوات ئەو خودی با بڵێن ڕەفا لە 76 ئاوا بوو بردیەوە لە شارەوانی دوایی لە هەڵبژاردن بردیەوە لەنەوەتەکانی شەمان شێت و ئەم نەرێتە هەیە لە تورکیا بەڵام شەرت نییەش وابێت بەڵ سوپاس دەکەم دەگەرم وڵات دواترکە کارەم سەبارەت بە هۆکاری سەرکەوتنی ئیمامۆغڵۆ ئەگەر باسی هۆکار ناوخۆیەکان بکەین هۆکاری چییە کە مەسەرەن ئەو تەمەنی 49 ساڵەوە پێشتر باز لەوە دەکرێت کە ئەزمونێکی ئەوتۆی نیە بووە لە حکومڕانی لە بەرامبەرە بۆ نمونە بیناڵیەر درم سەرۆکی حکوومەت بووە سەرۆکی پەرلەمان بووە وەزیری گواستنەوە بووە ماوەیەک سەرۆکی پارتی داد و گەشە پێدان بووە ینی بۆچی بدۆڕە بەڵام من لەو بڕوایان دانیم کە هەڵبژاردنەکان وەکو باس دەکرێت لە هەموو دنیادا کە باسەکرێ هەڵبژاردنێکی ئاوا بەدەنگ خەڵک بگاتە پۆست بباتەوە ئێستا لەسەر مەسەلەی ترەمپ و سەرۆکە هەڵبژاردننی ئەمریکادا کۆمەڵە کێشەی زۆر گەورە هەبوو دەیان گوت
رووسیا تداخلی کردووە ئەنجامەکانی گۆڕیوە گۆڕینی ئەنجام بە تایبەتی لە ڕێگای ئەو شێوازانەی ئێستای تەکنۆلۆژیا کە بەکاردێ لە ڕێگای کۆمپیوتەر و شتیرە جۆرە بابەتە کارێکی زەحمەت نییە باشە کارێکی زۆر ئاسانە یعنی ئەلکترۆنیات زۆر بە ئاسانی ئەتوانرێ گۆڕانکاری تێدا بکرێ لە مانیۆڵ زیاتر ئەتوانێت گۆڕانکاری تێدا بکرێ من وەکو خۆم بڕوان بەوە نییە لە سندوقی دەنگدانەوە خەڵک هەڵبژارن لێکلایی بکرێتەوە لە دنیادا ئەمە وا باوە ئیتر دڵی ئەمە کابراایەکی کۆنەپەرستە کابراایەکی نەزانە چییە من قناعەتم بە هەڵبژاردن نییە بخۆم بە شخصی خۆم باشە قناعەتم بە دەنگدانیش نییە بەو شێوەیە کە دەنگدان خەڵکێک بێنێتە سەر دەسەڵات و دەنگدانیش خەڵکێک لا بەرەسەر دەسەڵات چونکە ئەم دنیای ئێمە لەلایەن کۆمەڵێک هێزەوە لەلایەن کۆمەڵێک بەرژەوەندیەوە لەلایەن هەندێک سیستەمەوە یعنی خەڵکانێکەوە ئیدارە دەکرێن کە بە کەیفی خۆیان گۆڕانکاری دەکەن لە دەسەڵاتدا لە هێنان و بردننی خەڵکانێک و حزبێک و دروستکردنی حکوومەتی و هەڵوەشانێکی یەکێکی دیکە بە تایبەتی لە تورکیادا بە تایبەتی لە تورکیادا یعنی تورکیا یەک لەو دەوڵەتانە بووە کە بەردەوام لە بازنەی بەرژەوەندەکانی خۆرئاوادا خلاوەتەوە لە ناوچەکەدا مێژووی دامەزرانی کۆماری تورکیا تاوەکو ئەمڕۆکە ئەزانین چۆنە ئەلمانیا چۆن هێنرا پیتەکان چۆن گۆڕا تورکیا چۆن کراوە بە غەربی مستەفا کەمال چی کرد و تاوەکو ئەمڕۆکە ئیتر کێشەکانی ناوە خۆی تورکیا تاوەکە ئێستا ئەوەی کە کرا چیە هۆکارەکانی چیە بەڕای من هۆکارە ناخۆیەکان نە دەنگدانی کورد هۆکارە باشە ئەوەی من دەیبینم ئەو هۆکاری تەکنیکین بەڕای من هۆکاری سەرەکی نین نە زویربوونی خەڵکێکی دیکە لە ئاکەپا هۆکارە نا ئەوەیە بن عەلی یڵدرم کەسێکی لاواز بێ ئیمامۆغڵو گەورەتر بێ بە پێچەوانەوە من بلەو بڕوایەدام کە هێزێکی دەرەچی لە بەرژەوەندیدا بوو کە کۆتایی بە قۆناغێک بهێنرێ لە تورکیادا باشە ئەویش کۆتایی بە یعنی ببێتە سەرەتایی کۆتایی هاتنی دەسەڵاتی پارتی داد و گەشە پێدان لە تورکیادا چونکە ئێمە ناوچەکەمان بە گۆڕانکاری زۆر گەورەدا تێپەڕ دەبێ باشە ئەمەش خۆی لە بەریتانیا و ئەمریکادا دەبینێتەوە ئەو دووزل هێزە یعنی کە دەتوانن گۆڕانکاری دەستدا بکەین ئێمە لەبیر نەکەین ئەمانە تاوەکو ئێستاکە بە تایبەتی بەریتانیا بڕیاری لەسەر کۆمەڵێک دەوڵەت دەڕوا دەتوانین دەستکاری کۆمەڵێک شت بکە لەو ناوچەیەدا هەرواش بووە بەڵام ئێمە خۆمان وەکو کورد قوڵ نەبووین لەو مەسەلەنەدا بۆیە بەڕای من مەسەلەکە پەیوەندی بە فکری ئیخوانیەوە هەیە باشە لە سەدەی بیستەمدا وهابێت ئیخوانیەت شیعەگەرایی ئایدۆلۆژیایەک بوو لە خۆڕەڵاتی ناوەڕاستدا کە دروست کرابوون و پەیڕەو دەکران و بەو شێوەیە کۆمەڵێک دەوڵەت بەرەوە ئیتیجا هەڕۆیشت و وەکو بەدیلێکی ئیسلامی ڕاستەقینە لەو ناوچەیەدا ئەمانە پەیڕەو دەکرا بەڕای من لە سەدەی 21ەمدا ئیتر کۆتایی بەو ئایدۆلۆژیانە دەهێنرێ لە خۆڕەڵاتی ناوەڕاستدا قۆناغێکی دیکە دەست پێ دەکا لەبەر ئەوەشە ئەمانە لەو چوارچێوەیە عالەمیەتدا لەو ئیتیجا لەو بەو ئاراستەیە لە چوارچێوەی ئەو پلانەدا ئەردۆغان دەرنەچۆوە باشە ئێمە دەیێدە دەبێت پەیوەندی بە ناوخۆی تورکیاوە نییە پەیوەندی بەوە بێ کە ئێستا من لەو بڕوایدانی پارتیگەلی کۆماری مەسەرەن بەرنامەی باشی پێبێت بۆ خزمەتکردنی خەڵک لە پارتەکەی دۆغان باشە خۆی ئەوەندە ئەگە بێنە سەر کورد بێنە سەر کورد ئەوەندەی جەهاپە دژمنیاتی کوردی کردی ئاکاپە نەیکردووە مەبەست پارتەکەی ئیمامۆغڵۆ ئەکرەمی ماغڵۆ چی کردووە چی کردو بۆ تورکیا فەشەلی هێنا ئەلمانیەت فەشەلی هێنا جەهاپە فەشەلی هێنا لە دەیان ساڵی ڕابردوودا وانە من لەگەڵ ئاکەپە نیم ڕەنگە زۆر ئەوەشم لەسەر هەیە یعنی ملاحەزاتشم لەسەر هەیە لەسەر سیستەمی تورکیا لە مەسەلەی دیموکراتی و مافی کورد و کۆمەڵێکی دیکە ملاحەزاتی زۆر جدیم هەیە بەڵام ئەوەی ئەردۆغان کردوێتی لە 20 ساڵی ڕابردوودا لە ژیانیدا لە مێژووی جمهوریەتی تورکیادا نەکراوە خزمەتێکی زۆر گەوری خەڵک چی کردووە بۆ نمونە چی کردووە کێ خزمەتەکەی چی بووە مەسەلەن سەرۆکاتی شارەوانی ئەستەمبول باشە کارێک کە سەرەتا دەستیان پێ کارێکی زۆر گرنگ بوو دواتریش ئێستاکە وەردە تورکیا گەیاندوتە قۆناغێک بوو بووتە هێزێکی گەورە
لە خۆڕەڵاتی پێشتر بەم شێوە نەبوو کە هێزێکی گەورە بە تەواوەتی لە مەداری غەربیدا دەخولایەوە هیچ ئیستقلالەتی لە سیاسەتی دەرەوەدا نەبوو ئەوەی ئەمریکا گوتوای جێبەجێ کرد لە بەرامبەر خۆرئاوا بوو ئەمڕۆ کاک گۆڕانکاریەک بووە لەوە سیاسەتدا ئەمە باش ئەمە خراپە ئەمن پەیوەندی پێوە من شتەکان سوی دەکەمەوە لەبەرەوەشە بەڕای من هۆکارەکان هیچی هۆکاری ناوخۆیی نییە. سپاس دەکەم دکتۆر بگەڕێم وڵای بەرەزشت قسە چیە لەسەر دۆڕانی بیناڵی یەڵدرم ینی کە خۆی ئەم سەرۆکی حکوومەت و ئەزمونێکی زۆریە بوونەوە سەرۆکی حزب بۆ سەرۆکی پەرلەمان بووە لە بەرامبەر ئیمامەوغڵۆ ینی کەسایەتی ئیمامەوغڵۆ ئەوەندە بەهێزە یاخود لە ئەزمموی ئەوەی کە پێچێ باز لەوەی کە سەرۆکی شارەوانی ناوچەیەکی بچووک بووە ینی ئەوەندە سەرکەوتو بووە تا خەڵک متمانەی پێبەخشن لە ئیستانبول. یعنی من ئەوەی مامۆستا ئارامەڵێ بە دووری نابینم بەڵێ ئەوەش فاکتەرێکە یعنی دەوائری غەربی ئەعلامی غەربی ئەمریکی سەفاراتەکان قونسڵیەتەکان لە ئەستەمبول زۆر بە جددی ئەعلامی غەربی کارەکە لەسەر ئەوەی بە کودتا نەکرا لە تورکیا بە ئینتخابات بکرێ ئەمە هیچ ئینکار ناکرێ و تورکیاش لە 59 لە ناو بازنەی غەرب بووە و ئێستا تورکیا تا ڕادێک وڵاتێکی سەربەخۆیە لە قەراری داخلی و خارجی لەبەرەوە ئەمە ئینکار ناکرێ بەڵام ئەگە سێر جیاوازی دەنگەکان بکەین 800,000 دەنگ جیاوازی هەیە لە بینی بن عەلی یەڵدرم و ئەکرەم ئیمامۆغڵۆ ئەمە معنای زۆر شتێدا بە بۆچوونی من یەکێک لەو هۆکارانە ئەوەیە هۆکاری ئابووریە ئەبێ لە بیرمان نەچێت ئەمڕۆ لە تورکیا ئەفلاسیۆن یعنی تەضەخم بە عەرەبی لە 120 ئەمە زۆر ژمارەیەکی گەورەیە لە هەمان کاتە بەهای لیرەی تورکی 5 ساڵ بەلەیسا تەنها $3 3 لیرە بوو ئەمڕۆ 6 لیرەیە یعنی بەرهێنانی دەرەکی کە بۆ تورکیا زۆر گرنگە تقریبا لە 140 دابەزیوە ئەمانە هەمووی هۆکارن دوای هۆکارترەیە یەکێکش لەوانە مامۆستا ئارام لە عورفی دیموکراسیەت ئەوانەی لە غەرب بژێن ئەزانن یان شارەزاییانە بێ لە ئەمریکا با بڵێن لە کەنەدا لە بریتانیا حزبێک لە دەسەڵاتە بێ دوای فترەیەکی زۆر 20 ساڵ 30 ساڵ سێرەکەی ماندووبوون ئەبێ جۆرە ڕەخائینێکە بێ گەندەڵی دێتە ناوڕاستەوە وەکو جاران حەماسەت نابێ بۆ ئیش ئەمانە هەمووی لە ناو پارتی داد و گەشەپێدان ڕوویدا بوو چکە ئەمانە 18 ساڵە بەلەدیەی ئەستەمبول لە دەستیانە هیچ ئینکار ناکرێت سەبارەت بە کەسایەتی ئیمامەوغڵۆ ئەستەمبولیان وەرگرت ئەستەمبول کەسایەتێکی ئەوەندە بەهێزە کە خەڵک ئەوەندە متمانەی پێکردووە بەڵێ خۆی تا ڕادەیەک قسەکەرێکی باشە لیبرالە گەنجە باسی ئومێد و ئاواتەکە یعنی خەڵکێکی زۆر خێتە ئەو وتارەی کە بەکاری دێنێ باسی دەرکردنی تورکیا لەو بازنەیە لەو بازنە ئابوووریە کەواتایەتی کە بازنەیەکی با بڵێن قەیرانە ئەڵێ من ئەوانە دەرەکەم دوای ئەڵێ من ئەمەوێت هەموو خەڵکی تورکیا بە یەک چاو سێریان بکەم و خەڵکی ئیستانبول ببرە بە تایبەتی و ئەگەڕێمەوە ئەڵێم من لەگەڵ مامۆستا ئارام هاوڕانیم دەنگی کورد 2 ملیۆن دەنگی کورد هەیە لە ئیستانبول و ئەو 2 ملیۆنە ئەتوانم لە 190 چوو بۆ لە کۆی 10 ملیۆن و نیو 2 ملیۆن دەنگی کورد بوو و ئەمانە هەمووی زۆربیان چوو بۆ جەهەپە و ئیکرام ئیمام ئۆغڵۆ و من ئاگادارم لە ئیستانبول ڕێکخراوە کوردەکان دوێنێ چیان کرد و لە گەڕەکە کوردەکان لە ناو ئیستانبول بەڕاستی ئیشێکی زۆر کرا جگەلەوەی هەروەکو جەنابتان لە راپۆرتەکەش فەرمووتان هەدەپەش هەوادارانی خۆی هەیە ئەوانش
چالاکیی زۆریان بەڵێ، کرد سوپاس دەکەم. بۆ ئامادەکردنی خەڵک بۆ دەنگدان بە ئیکرام ئیمەمۆغڵۆ سوپاس دەکەین. و سیاسەتی ئوردوغانی کۆنش ئەوەش دوایی باسەکەین. بەڵێ، ناوبڕێکمان هەیە دکتۆر دواتر گرم و لای بەرز دوکاگاران بەڵێ بینەرانی بەرز ناوبڕێک و دەگەڕینە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالین دابەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەم دێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین، هێمای سەرکەوتن. کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیسەکە. کارگەی شربەتی خاڵقی. حەزەکەی ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە؟ ئاسانە، بەکڕینی کارتێکی 20,000 دیناری لە چاڤیلان ناوت دەچێتە تیرۆپشکی دەرچوونی ئۆتۆمبیلێکی تۆیۆتای 2019 0 کیلۆمەتر. ئاگادار بن، ئەو 20,000 دینارەتان نافەوتێت، چونکە ئێوە دەتوانن هەر کاتێک پێتان خۆش بێت بای ئەو 20,000 دینارە هەر یاری و چالاکیەکی چاڤیلانتان ئارەزوو لێبێت بەکاری بهێنن بۆ خۆتان یاخود بۆ منداڵەکانتان بە یەکجار سەردانکردنی چاڤیلان. یەکجار سەردانی چاڤیلان کە و کارتێک کڕات، ئەوە ناوت دەچێتە تیرۆپشکەکە بۆ ئەوەی ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە. ڕۆژی تیرۆپشک دەتوانیت خۆت ئامادە بیت یاخود ڕاستەوخۆ لە میدیاکانەوە بینەری بیت کاتێک ژمارەی کارتی دەرچوو هەڵدەبژێردرێت. هەر ئێستا وەرە و لە 15 تا 15 ماوەی یەک مانگت هەیە بۆ ئەوەی سەردانی چاڤیلاندەکەی سلێمانی بکەیت و چانست هەبێت بۆ وەرگرتنی ئۆتۆمبیلێکی تۆیۆتای مۆدێل 2019. هەر ئێستا سەردانی چاڤیلان بکە لە شاری سلێمانی. هەم کاتێکی خۆش لە هەوایەکی سروشتی و فێنک بەسەر بەرە و هەمیش ناوی خۆت خەرە تیرۆپشکەکە تا ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە. چاڤیلان گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێت. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر ساڵتان لەبێت بینەرانی بەڕێز کاگەرم گرم و لای بەڕێز سەبارەت بە پرسی کورد لە تورکیا پێدوایە بەرەو کوێ دەچێت دوایی دێن سەر پارتەکەی دادوگەشە پێدانیش کە وش چارنووسی چێ دوای ئەوبژانە بە سەبارەت بە کورد ینی پێدوایە کورد لە بەگوێەوە جەلایەن نەکرد یاخود هەدەپە بۆ تا کۆتا ساتی شەرنەی و دێمە بێ لایانی هەڵدەبژێری. خۆی من بۆ چوونەکەی وەجەلان و پەیامەکەی زۆر بەڕاست دەزانم. چی بەڕاستی زانی کە و دەڵێ بێلایەن بن لەبەرەوەی بەڕاستی ئێمە سلەڕای هەموو ئەو تەحەفوزەی هەیە لەسەرکە
پارتی دادوگەشە پێدان تاوەکو ئێستاکە هیچ هەنگاوێکی نەناوە لەسەر سەرکردنی کێشەی کووردا لە ماوەی ڕابردوودا کە دەتوانێت بیکە بە مەلموسی کۆمەڵی گۆڕانکاری بکەن کردووە جاپە ئەوە هیچ نەکردووە لە بەرژەوەندی خۆیان باشتر بوو ئەگەر بێت شتێکی لە زۆرە بابەتیان نەکردووە بەڵام من بۆچی دەگەڵیم لەبەر ئەوەی ئەو بارودۆخەی کە ناوچەکەمان پەیدا تێپەڕ دەبێت بارودۆخێکی زۆر هەستیارە باشە بارودۆخێکی زۆر هەستیارە ئێمە ئەزانین کە خۆرهەڵاتی ناوەڕاست وەکو یەکە ئێمە بگرین باشە ئەزانین ئەو دەوڵەتانە خۆرهەڵاتی ناوەڕاست لەسەر بنەمای سایکسپیکۆ باشە دابش کرا لە هەمان کاتدا ئایدۆلۆجیای ئەمڕۆکە لە وڵاتانەدا هەیە لەلایەن خۆرە ئاواوە دانرا باشە چنەتەوە پەرستی قومیەت بێ چ ئەلمانیەت بێ نامۆن هەردووکی بە کەلتور و بە مێژوو شارەسەنەتی خۆڕەڵاتی ناوەڕاست چونکە ئەو گەلانە لەو ناوچەیەدا بەردەوام پێکەوە ژیاون باشە عەرەب تورک فارس بەردەوام پێکەوە ژیاون ئەو گەلانە هیچ کاتێک کێشیان لەگەڵ یەکتریدا نەبووە من باسی سیستەمەکان ناکەم باسی حکوومەتەکان ناکەم باسی دەوڵەتەکان ناکەم کە بڵێن کوردستانیان داگیر کردو دابەش کردووە بەڵام بەڕاستی ئەمڕۆ ناوچەکە بە قۆناغێکی زۆر چارەنووسازدا تێپەڕ دەبێت کە ئەگەری ئەوە هەیە لە ئایندەیە وەکو ڕەوشی دوای جەنگی دووەمی دنیا جارێکی دیکە دابەش بکرێتەوە جارێککە گۆڕانکاری تێدا بکرێت ئەمڕۆ دەزانین ئێمە سیستەم لە دنیادا هەڵوەشاوەتەوە ستاتوی دەوڵەتان نەماوە هەڵوەشاوەتەوە بەرەو هەڵوەشانەوە دەڕوە لەبەرەوەشە لە ڕەوشێکی وادا ئێمە پێویستە باش بیخوێنینەوە بزانین چۆن هەڵسوکەوت دەکەن چۆن دەجوڵێنەوە بەس دەتوانرا سوود لەم دەرفەتەوە وەربگیرێ کورد بۆ پرۆسەی ئاشتی ئێستا سوودی لێوەرگیراوە کە کورد دەنگی بە ئیمامۆغڵۆکان ئێمە نابێت لە ڕووی تەکنیکیەوە سەری ئەو مەسەلە بکەین پێویستە لە ڕووی استراتیژیەوە ئەم مەسەلەی هەڵسەنگێنین ئێمە پێویستە لەسەر بنەمای دەوڵەتی قانون و هاوڵاتی بوونی تەندروست باشە دەوڵەتی قانون لە تورکیادا هەبێ هاوڵاتی بوون هەبێت تورکە عەرەبە کووردە حەقم نییە بەسەدا لە عێراقش بە هەمان شێوە باشە پێکەوە لەسەر ئەساسی ماف و ئەرک حقوق و واجبات ئینسان بوون حکم لەسەر شتەکان بدرێ ئەمە لەوێندەرەدا پەیڕەو بکرێ و مافی کوردی شەبێ لەبەر بە زمانی خۆی بخوێنێ بڕخوا بە کوردی خەڵق کردووە یانی تۆ تۆ نتوانانی زمانەکە لێ قەداغکەی کۆمەڵەشتێکە لێ قەداغکەی ئەو مافە ئەساسیانەی ئینسان پێویستە لەوێندەرەدا هەبێ جگە ئەو قۆناغی ناوچەکە پەیدا تێتەپەڕ دەبێ ئەمڕۆکە زۆر حەساسە لەبەر ئەوەش ئێمە بەردەوام من گوتومە بەڕاستی لە 100 ساڵی ڕابردوودا ئەوەی کە ئەو دەوڵەتانە بە ئێمەیان کرد بە پلانی بەریتانیا کەس بە ئێمەی نەکرد باشە لە قەتل و عام و لە کوشتن و لە بڕین هەموو تورکیا دەوێت ئێرانە دەوێت عێراق دەوێت باشە بە هەمان شێوەوان هەموو کردیان لە 100 ساڵی ڕابردوودا کوردیش وەکو کە مافی هیچی نەبوو بکوژە ببڕە لێرە دەمەوێت یەک خاڵ بڕێن بۆ ئەوەی بتوانم پەیامەکەم بگەێنم ئەویش ئەوەیە کە ناوچەکە بە گۆڕانکاریەکی گەورەدا تێپەڕ دەبێ و دوژمنی ئێمەش بە پلەی یەکەم ئەوانە نین دژمنی ئێمە سیستەمی ستەمکاری جیهانیە کە کوردستانی دابش کردیا بێشتی دەڵێ بێشتی کە دەڵێ کوردستان کۆڵەنێکی نێو دەوڵەتیە باشە ئەگەر ئەردۆغانیش بێوێ چارەسەری کێشەی کورد بکە بەریتانیا و ئەمریکا نایەلی باشە چەندین جاڵ لە عێراقدا هەوڵی چارەسەرکردنی کێشەکە درا نەیان هێشت هەتا وەکو سەدام ڕووخە باشە اینجا دەستورێک دانرا ئەگەر سی ساڵی هەفتە یازای ئازا دەستورێکە بوو لە عێراقدا وانە کورد و عەرەب بران ساڵی 58 ئەو دەستورە هەبوو خرا ناو دەستور وردە گۆڕانکاری کردتاوە کو ساڵی 2023 دەستورەکە تۆزێک زیاتر بەرەو پێشکرا مافەکانی کوردی و نەتەوەکانی دیکە تێدانادرا بۆیە مەسلەی کوردستان کە دابەشکرایە خۆ ئەوان دابەشە نەکردیا من ناڵم تورکە دەوڵەتێکی داگیرکاری پارچەیەکی کوردستانە ڕاستە پێویستە ئەم داگیرکاری نێری پێویستە مافەکانی کورد بدە بەڵام سیستەمی جیهانی ئەمڕۆ کە ڕێگا بەمە نادا بۆیە کێشەی ئێمە لەگەڵ سیستەمی جیهانیە لەگەڵ سیستەمی ستەمکاری عالەمیە لەکە ئەو قووەتە شەڕەیە کە ئەمڕۆ کە بە ناوچەکە لە دەوێت خۆی فەرستکە هاتوتەوە لەبەر ئەوەشە ئۆزانان ڕاستی کرد کێشەی ئێمە ئێستا کە لەگەڵ ئەوان نییە ئێمە بێلایەن بینەوە مەسەلەیە باشە لەبەرەوەی هێزێکی دیکەی دەرەچی ئەمڕۆکە لە ساحەکەدا هەیە خەریکە ئەردۆغان خەریکە ئاکەبە خەریکە تورکە ڕوبەڕووی ئەوە دەبێتەوە سیراکێک زۆر گەورە هەیە سپاس دەکەم دوای قسە لەسەر چارەنووسی دادوگەشت پێدانیش دەکەین دکتۆر بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە پرۆسەی ئاشتی پێ وایە لەمە دوات چی بەسەردێت لە تورکیا پێ وایە کوردەکان هەڵە بوون لەم هەڵبژاردنە بەڵێ پێش هەموو شتێکەمەوێ ئاماژە بەوە بکەم پارتی دادوگەشە پێدان بەڕاستی ڕۆڵێکی زۆر جوان و پۆزۆتیڤی بینی
بۆ شکاندنی زۆر شت هەبوو لە تورکیا باس ناکرا پرسی کورد لە کاتی پارتی دادوگەشەپێدان پرسی کورد لە کاتی حکومڕانی پارتی دادوگەشەپێدان چوە پەرلەمانی تورکیا پرۆسەی ئاشتی پرۆسەیەکی پاکزێکی زۆر وەکوڵی ڕێک بوو بەڵام من لە کتێبێکم بە ناوی پارتی دادوگەشەپێدان و پرسی کورد بە دوور و درێژی باسم کردووە بەس بە خێرایی ئەو پرۆسەیە باش بوو بەڵام شەقامی تورکی ئامادە نەبوو بۆ پەیامەکەی پارتی دادوگەشەپێدان بۆ چارەسەری پرسی کورد ئاسکەر مشکیلە بوو لە هەمان کاتە لە خودی پرۆسەکە هەڵە هەبوو یان بە گوێرەی پێویست نەبوو نە دەوڵەت توانی بیفرۆشێ بە کورد و نەش کورد بە تایبەتی پەکەکە باش و هەدەپە بتوانن سوودی لێوەرگرن و دوای تەسیری فاکتەری دەرەکیە بوو وەکو چەند وڵاتێکی هەرێمی لەوانە ئێران و سووریا لە بەرژەوەندیان نەبوو ئەمریکاش لە بەرژەوەندیان نەبوو پرس بەڕێز ئۆزەڵان لەو کاتەدا وتی با تەرەفی سێهم لە بینمانە بێ چونکە ئێمە باوەڕ نییە لە بینی کورد و حکووماتی تورکی بە تایبەتی پارتی دادوگەشەپێدان هەر وەکو لە پرۆسەی ئاشتی لە ئێرلندا تەرەفی سێم کلنتن بوو ڕئیسی ئەمریکا ئەگە تەرەفی سێمشە بواە ئەو پرۆسەیە سەرکەوتۆ بوو و ئەخیران ئەمەش فاکتەرێکە کە ئەگەڕێنەوە بۆ ئەوە پارتی دادوگەشەپێدان کە پەکەکاسا بە چەند بەشکاندنی ئاگربەست پارتی دادوگەشەپێدان کەوتە ناو ئەو هەڵەی کە پەکە کردی ئەوانش دەستیان کرد بە شۆشێکی بە بڵێ نێزێکی عسکەری زۆر بەقوت لە شارە کوردەکان شەڕ بوو ئەمە نە لە سوودی کورد بوو نە لە سوودی پارتی دادوگەشەپێدان بوو و دوای هەڵبژاردننی 2015 هەڵەیەکی تر لەلایەنی پارتی دادوگەشەپێدان کرا ئەوش پەیمان بەستن لەگەڵ پارتی کاری نەتەوەیی کە پارتێکی ڕەگەزپەرستە پێڵێن مەهاپا و دژی کووردە و لەو ڕۆژەوە تاکو ئەمڕۆ یعنی ئەو دەستکەوتانەی کە لە سەرەتادا پارتی دادوگەشەپێدان بۆ کورد جێبەجێ کرد بەداخەوە جۆرە کشانەوەی تیا بوو لەبەرەوە لەم هەڵبژاردنە کوردەکان تا ڕادەیەکی زۆر من بامەسا من لە تورکیام یعنی زۆر شوێنی مێژووی هەیە بە ناوی کوردی بگۆڕیان چونکە پارتی مەهەپا تۆزێ دەسەڵات و ڕکێفی لەسەر دەستگاکانی دەوڵەت زیاد بووە و ئەو پارتە وەکو وتم و ئیسەشاڵێم زۆر تەسیری هەیە لەسەر حکم بە تورکیا اینجا ئەم هەڵەیە باجەکەیدا فەرمو بەس ئەگەر بە کورتی نەتیجە یانی ئەو کارانەی کە دادوگەشەپێدان نەتیجەکەی ڕەنگە خاوە بڵێن هیچ نەبووە یانەوەی کە بۆ کورد کراوە زایدەن پارتەکەی ئەکرەمی ماوەمەغڵۆ کەندێک لە کوردستان دەنگیان پێداوە ئەو چی بۆ کورد پێ بە کورتی بێ سوپاس دەکەم بە کورتی پارتیەکەی جەهاپە پارتیگەری کۆماری هیچ بەرنامەجێکی نییە بۆ کورد و خودی ئەکرام ئیمەمۆغڵۆ من بەلەوەی بێم بۆ ئینەکەتان سێرە هەموو تەسریحاتەکانیم کردووە لەم دوو مانگەی ئەخیرە بە هیچ جۆرێک باسی کورد ناکە و کە باسی کوردشەکە ئەڵێ باسی ئەرمەنەکات و لازەکات و عەرەبەکە یعنی تێگەشتنی ئەو تێگەشتێکی کەمالیستە باشترە بۆ کورد ببنە تورک و یان کێشەکەی پرسێکی کورد نییە لە تورکیا لای حزبەکەی ئیکرام داودۆڵە با بڵێن بوو ئیکرام ئیمەمۆغڵە ئەوە ئەڵێ بڵێ ئیمەمۆغڵە ئەڵێ ئەمە هینە ئەڵێ ئێمە کوردش هەوڵاتین یعنی بەشەی گشتی محاوەلاکە خۆی بشارێتەوە لە تایبەتمەندیەکانی پرسی کورد پارتی دادوگەشە پارتی گەلی کۆماری ئەو پارتەی کە ئیکرام ئیمەمۆغڵە و حەلیفەکەیان کە پێڵێن پارتی کاری باش بە سەرۆکایەتی مێراڵ ئەکشنەر پارتێکن دژی کوردن هیچ ئەزندەیەکیان نییە بۆ کورد و من ئەگەڕێمەوە ئەڵێم
هەدەپ هەڵەیەکی زۆر گەورەی کرد لە پێشەوە لە 2015 و دوێنش کە یارمەتیاندا پارتێکی کەمالیست کە دژە کووردە بگەڕێتەوە و ئەمە خەتەرە بێ و لە دوا ڕۆژە ئەمە تەسیرێ بێ لە هەموو تورکیا و ئەگەری گەڕانەوەی عسکەر و پارتە کەمالیستەکان بگەڕێنەوە سەر حکوم و ئەو دەستکاوتانەی کە کورد لە کات لەم تاکوی سەبە دەستیان کەوتووە ئەوانش لە دەست بچێت بەڵێ کورد هەڵەی کرد و پەیامەکەی بەڕێز ئۆزەڵانیانش گویان لێی نەگرت کورد ئەبێ لەیرە بێلایەن بواە بەڵێ سپاس دەکەم دکتۆر کاگەرم گەرم و لای بەرز سپارت بە چارنووسی پارتی دادوگەشە پێدان پێ دوایە بەرە و لاوازیە دوای ئەمە یەخود کەم کوڕیەکانی چی بوون بەرامبەر کورد کە مەسەلەن کورد دەنگی پێنەدات بەڵێ خۆی من دەمەوێت دوو جملە بڵام ئینجا وەڵامی ئەو پرسیارەت دەمەوە دەرچوونی ئەکرەم ئیمامۆغڵوو لە ئەستەمبوڵ لەم بارودۆخۆی ئێستادا لەو ململانەیە کە باسمان کرد وەکو شمشێری دیموکلیسە بەسەر سەری ئاکەپە و ئەردۆغاندا باشە خۆراوە هەڕەشە لە ئەردۆغان دەکا بە ئیمامۆغڵوو چۆشە بۆ ئایندەی سەرۆکایەتی تورکیا 2023 ئەگەر بگەینە 2023 گۆڕانکاری گەورە لە ناوچەکەدا ڕوو نەدا چونکە قابلی هەموو مفاجئاتر پێ دوایە گەر بچی پێدەڵەن باردۆغان ینی بەسەوە دەکەن کە ئەگەر بێت و نێوە ناو بەرژەوەندەکانی ئێمە پێت بڵم دوو شتەیە یەکەم تورکیا و ئێران بە تایبەتی تورکیا دەوڵەتێک بووە لە 100 ساڵی ڕابردوودا لە سایکسپیکۆ تاوەکو ئەمڕۆ تاوەکو چەند ساڵی ڕابردوو ئێستاش لەگەڵداوێ بە زۆرنا بەردەوام لە چوارچێوەی استراتیژەتی خۆرئاوە لە دەرنەچووە باشە ئەم چەند ساڵی وا خەریکە وردە وردە دەرچێ دەیانەوێ بهێننەوە ئەوەی دا بۆیە ئەوانی سیاست دەکەن پازەی تەمووز هەوڵێک بوو بۆ ئەوەی کە دەست بەسەر تورکیادا بگرنەوە دارەکە دیکە بۆیان نەچوە سەر ئێستا بە ڕێگای هەڵبژارن دەڵێن من ئەو قسانە دەکەم مانەوە نیە من لە هەنگری چارە نووسەکە دەگاتە گوێ فێرم کەم ئێستا کاتێک بەڕاستی گۆڕانکاری لە ناوچەکە زۆر گەورە لە ناوچەکەدا هەیە باشە یانی سیرکە ئێستاکە ئەمە مانای وایە یەکەم لێدانی ئایدۆلۆژیای ئیخوانیە لە تورکیا دوای ئەوەی لە مصر مرسی کوژرا دوای ئەوەی لە مصر قەدەغە کرا دوای ئەوەی قەتەر ئێستا کە هەوڵ دەدەن کە گەماری بخەنە سەر و مۆندیاری لێ بسەنەوە باشە ئەوە پەیوەندی باشتی سیاسیەوە هەیە ئەو هەموو گوشارەی ئەمڕۆکەی ئەمریکا کە دێسدا لەسەر ئاکەپە دابنێ لەسەر تورکیا دابنێ ئەو هەموو مانای وایە کە ئەوانە بەرنامەیەکیان هەیە جێبەجێ دەکەن و تورکیاش دەزانێت ئەو گۆڕانکارانەی کە دەبی لە ناوچەکەیە بە دڵنیاییەوە دەبەرژەوەندی ئەو داناشکێتەوە لەبەر ئەوش مقاومە دەکات بەڕکردان دەکات ئایندەی بەرەو شوێ دەڕوە تورکیا ئەمە بەڕای من سەرەتای کۆتایی هاتنی سەردەمی ئاکەپە و ئەردۆغانە لە تورکیا باشە سەرەتایی دەستپێکردنی کۆتایی هاتنی سەردەمی ئاکەپەیە لە تورکیادا دو سەردەمێکی دیکە چی دەست پێ دەکا مەسەلەیەکی دیکەی جیاوازە بۆیە بەڕای من هەم ئاکەپا هەم تورکیا کەوتوتە ناو خۆناغێکەوە کە بەرەو داوازی دەڕوە تورکیا لە ئایندەیە ئەگەری زۆرە کێشەکان چارەسەر نەکە بەرەو دابەشبوون دەڕوە چونکە ناوچەکە هەمووی بەرنامەی زۆر تازەی بۆ هەیە ئەردۆغانیش ئیتر کە ئەستەمبولی لەدەستدا لەو ئایندەیە مەسلەی دیکەش هەیە مەسلەی ئیدلیب هەیە مەسلەی خۆراوی کوردستان هەیە مەسلەی ئێرە هەیە مەسلەی ئێران هەیە ئەوانە حساباتن لەبەرەوەشە من ئایندەیان بە گەشت نابینم ئەستێرەیان بەرەو ئەوە بوونە سپاس دەکەم دکتۆر زۆر بە کورتینی خولەکیش بۆ بەڕێزت پێ دوایە پارتی دیکە لە تورکیادا بمەزرێت چووکە باسەندێکیان باسی عەبدوڵای گوێل و ئەحمەد داودۆغڵۆ دەکەن پارتی نوێدا بمەزرێن بە کورتی بێ سپاس دەکەم بەڵێ یەکێک لە دەرەنجامەکانی ئەمە ئەوەیە بەڵێ یعنی ئەگەر بێت پارتی دادوگەشە پێدان پێداچوونێکی زۆر جدی بەکاری خۆی نەکا ئەو ئەگەرە هەیە ئەمڕۆ ئەحمەد داودۆغڵۆ پیرۆزبایی لە ئەکرەم ئیمامۆغڵو کرد و لە هەمان کاتشە دوێنە گول کە دەنگی خۆیدا بڵا گول کە دەنگی خۆیدا شیعارەکەی ئەکرەم ئیمامۆغڵی
وتەوە لەسەر سندوق وە خۆی ئێستا لە ناو پارتی دادوگەشە پێدان ناڕزامەندیەک هەیە بەو شێوەی کە ئیدارە ئەکرێ ئەم دەرەنجامە ئەبێتە سەرەتایەک بۆ ئەحمەد داودۆڵۆ لەگەڵ عەلی بابەجان و یانش عەبدوڵڵا گول یانش پێکەوە بۆ پارتێکی تازە دەبێتەکەوە و یەکێک لە دەرەنجامی ئەمەش ئەوا بێ مامۆستا ئارام ئەوش گرنگە پارتی دادوگەشە پێدان ئەبێتە دوو بەشەوە و احتیمالی لە ناو پەرلەمان زۆریێنەیانە بڕن و بەرە و تورکیا بەرە و هەڵبژاردننی نیشتیمانی پێشوەختا بێ. سوپاسان دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سنتەری تاسک بۆ هیزر و لێکۆڵینەوەی استراتیژی لە هەولێرەوە هەروە لە ستودیۆی سەرەکی ئارام عەلی شارەزای کاروباری تورکیا. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ. خەمی پەروەردەی منداڵەکانتانە؟ دەتانەوێت ئایندەیەکی گەشتریان بۆ بنیاد بنێن؟ دەتانەوێت بە شێوەیەکی سەردەمیانە و پەروەردەیەکی ڕاست و دروست هاوینەکەیان بەسەر ببەن؟ ئەوە بێت دوودڵی لە خولی نمونەی بەرەولووتکە ناوتۆمار بکەن. بە ستافێکی شارەزا و خاوەنی ئەزمموی 15 ساڵ ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەڵدەستێت بە کردنەوەی خولی نمونەی بەرەولووتکە بۆ فێرخوازانی قۆناغی سێ تانووی بنەڕەتی بە هەرزانترین نرخ و بەرزترین کوالیتی. داشکاندنی تایبەت دەکرێت بۆ منداڵانی بێباوک و بارودۆخی تایبەت وە بۆ ئەو خێزانانەی زیاد لە منداڵێکیان بەشدارە. لووتکە بە ئەزمۆنترین و پڕبەرهەمترین خولی شاری سلێمانیە کە تێی داوانەکانی زمانی ئینگلیزی، زمانی عەرەبی، گەشەپێدانی مرۆیی، ژیاننامەی پێغەمبەران، بیرروباوڕی ئیسلامی، ئاکار و خوڕەوشت، وانەی هونەر لەلایەن مامۆستایانی بە ئەزمون و ڕاهێنەرانی بەتواناوە دەوترێنەوە. هەر لە خولەکەدا بۆ پەرەپێدانی توانای بەشداربووان سەیران و گەشتی زانستی ئەنجام دەدرێت و پاس بۆ هاتوچۆ دابین کراوە. سەرجەم پێداویستیەکانی پرۆگرام و قرتاسی و بڕوانامە بێ بەرامبەرە. لە کۆتایی خولەکەدا و لە ئاهەنگێکی ناوازەدا بڕوانامە و خەڵاتی شایستە پێشکەشی خوێندکارەیەکەمەکان دەکرێت. بۆ ناونووسین پەیوەندی بکەن بە مژمارانەوە 1950 173 47 13 1950 126 58 03. ناونیشان سلێمانی گەڕێکی ماڵکەندی پشت مزگەوتی سەلاحەدین. لە بەرەولووتکە دەبینە هاوڕێیان، پەروەردەیان دەکەین، فێریان دەکەین، دڵنیابن و بە ئێمەیان بسپێرن. پێشبڕکێی تایبەت بە خوێندنەوەی کتێبی هێڵەگشتیەکانی ڕێبازی جەماوەری موسڵمانان لەقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان هەڵدەستێت بە ئەنجامدانی پێشبڕکێی خوێندنەوەی کتێبی هێڵەگشتیەکانی ڕێبازی جەماوەری موسڵمانان کە لە بەرهەموو بڵاوکراوەکانی نووسەر و شارەزا مامۆستا عەلی باپیرە. گەشتی ئەمرا خەڵاتە بۆ هەر یەک لا یەکەم و دووەم و سێمی پێشبڕکێکە. بۆ بەشداریکردن پەیوەندی بکەن بە 1951 133 24 1950 139 09 35. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بەڕاستی خۆشترین ساتە کاتێک برسیت دەبێت و ئارەزووی بەتامترین خواردن دەکەی. نۆدڵز ڕیڤا بەتامە خۆشەکەی لەگەڵ تێکەڵەی بەهارەت و سەوزەواتی سروشتی. کاتێکی کەمی دەوێ و ئامادەکردنی زۆر ئاسانە. ڕۆنی سروشتی و چەندین تامی جیاوازی تێکەڵ کراوە تاوەکو خۆشترین و بەتامترین پێشکەش بکەین. نۆدڵز ڕیڤا بەڕاستی بەتامە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە
کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور ڕووناکی کامێرا ئاکشن زام چێکەی شێف مەحموود ئەرە بەختەوەرێم چەند دڵخۆشم کە شێفم شێف مەحموود شێفێکی بەناوبانگێم بە بێرنجی مەحموود بە بێرنجی مەحموود هەر لە سفرە و خوانی ماوان هەتاکو سەر سفرەی سەیران برنجی مەحموودی لەگەڵە هەر خۆریەکەمی مەحموودیان هەرە برنجی مەحموود شان لە شانی نادرێ لە تام و بۆن و بەرامە چون خۆم و ئێوەش دەزانێت برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود برنجی مەحموود یەکەمە هەرە برنجی مەحموود شربەتی سەنایس دڵخۆشین هەموو کات دڵخۆشیێکی بێکۆتایی لەگەڵ شەربەتی سەنایس لەگەڵ من و تۆ لە هەموو شوێن و جێگایەک تەنها سەنایس سەنایس هەمیشە بە تەمێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە حەزەکەی ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە ئاسانە بەکڕینی کارتێکی 20,000 دیناری لە چاڤیلاند ناوت دەچێتە تیرۆپشکی دەرچوونی ئۆتۆمبیلێکی تۆیۆتای 2019 0 کیلۆمەتر ئاگادار بن ئەو 20,000 دینارەتان نافەوتێت چونکە ئێوە دەتوانن هەر کاتێک پێتان خۆش بێت بای ئەو 20,000 دینارە هەر یاری و چالاکیەکی چاڤیلاندتان ئارەزوو لێبێت بەکاری بهێنن بۆ خۆتان یاخود بۆ منداڵەکانتان بە یەکجار سەردانکردنی چاڤیلاند یەکجار سەردانی چاڤیلاند کە و کارتێک کڕات ئەوە ناوت دەچێتە تیرۆپشکەکە بۆ ئەوەی ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە ڕۆژی تیرۆپشک دەتوانیت خۆت ئامادە بیت یاخود ڕاستەوخۆ لە میدیاکانەوە بینەری بیت کاتێک ژمارەی کاتی دەرچوو هەڵدەبژێردرێت هەر ئێستا وەرە و لە 15 تا 15 ماوەی 1 مانگت هەیە بۆ ئەوەی سەردانی چاڤیلاندەکەی سلێمانی بکەیت و چانست هەبێت بۆ وەرگرتنی ئۆتۆمبیلێکی تۆیۆتای مۆدێل 2019 هەر ئێستا سەردانی چاڤیلاند کە لە شاری سلێمانی هەم کاتێکی خۆش لە هەوایەکی سروشتی و فێنک بەسەر بەرە و هەمیش ناوی خۆت خەرە تیرۆپشکەکە تا ببیتە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنین لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین ئالین هێمای سەرکەوتن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت